باشە قەلەوی هەکە نەخۆشی بێت بۆ زەعیفی چییە؟ بله. بسم الله الرحمن الرحيم والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وأصحابه واتباعه ومن والاه بإحسان إلى يوم الدين. لأخوي قرد بارمو كوا طاعة عبادتي هما قبول بكاتن. اللهم آمين. خوش بختي وخوش گزاراني ودل آسودي لقر نوروز لقر سالي تازة لقر بربري ججن ببيتا هرزاني و پێدانی موچە و بەرگەکان ئاوەدان ببیتن و دڵەکان ئاسوودە بن و بەختەوەری خێرزانەکان دروست ببیتن. قەڵەوی داچی نەخۆشیە. یا الله. قەڵەوی وەکو کو دەرێن خەمر ئارەق داچی گوناحیە، قەڵەویش داچی نەخۆشیەکانە، داچی سوکەریە، داچی زەختیە، داچی جەڵتەیە، پشت ئێشە، لاق ئێشە، سەر ئێشە، کە ئابا، دڵتمەندی، هەموو نەخۆشیەکان. یعنی مەزدەری نەخۆشیەکانە. قەڵەوی خودی خۆی نەخۆشیە، بەڵام ئەو هۆشیارە کە بگاتەکن خەڵکی زۆری دەوێ. ئەوەی کە قەڵەوی نەدیتی بیتن نازانی قەڵەوی چییە. لێیە کە ئەمن هەم کەونە قەڵەوەکانم هەم کەونە فەقیرەکانم، بەڵام ئەلحەمدولیلا هەم ئێستاکە قەڵەونی ما و هەم دەوڵەمەندیشم ئەلحەمدولیلا. لێیە کە هەست بە معاناتی قەڵەوەکان دەکەم. بەرەی چەند کیلۆبی دکتۆر؟ نوکە چەند کیلۆ؟ 138 کیلۆم، ئێستا 91 کیلۆمە. 91 کەش قەڵەونی باڵات هەیە ماشەڵڵا. ینی ئێستاکە تقریبا لەگەر ئەوە کەم باڵایەکەم ڕێکە. ئەخۆی لەوەی زعیفتر بی قەڵەوی چی قەڵەوە؟ قیاس دەکرێتن لەسەر سێشتی وەزن، وەزنی چەندە بە کیلۆغرام، لەسەر باڵای بە مەتر دووجا، یعنی دەری وەزنی لەسەر باڵای مەتر جاران مەتر، لەسەر ئەو هەم لەسەر وەزنی هەم لەسەر باڵای. ئینسانی ئەعتیادی 18 لە 18 کمتر دەربچی زەعیفە و نەخۆشە، لە 18 کمتر دەربچی، لە 18 لە بۆ 25 ئینسانی ئەعتیادیە، لە 25 لە بۆ 30 خرپنە گۆشتنە، لە 30 لە 35 قەڵەو دەرەجە یەکە، لە 35 لە بۆ 40 قەڵەو دەرەجە دووە، لە 40 زیاتر قەڵەو دەرەجە سێیە. قەڵەو دەرەجە سێ دەبی بە سۆز و عەتفەوە تەمەشای بکرێ. ئەگەر تەمەشا ڤیدیۆەکان و لایفەکان کە ئەم خەت نارێم قەڵەو دەرم قەڵەوە خۆشویست دەکات، چونکە خەڵک تی ناگا. مەسەلە دەچێکنێکێکی جەڵتە لێی دابیتن پێی نارێ ئەو لۆچ بە شەران ناڕۆی داستەقیت بۆ بۆ عالەمە دوو پێت نییە داستە بڕۆ ئەوهای پێ نارێ دوعای لۆ دەکەی دەریش خوای گەورە شیفات بدە. ئەوانی کە بۆ دیماس ئیندێکسیان چل زیاترە، ئەمن نمونەکەم هەبوو کوڕێک ناوی داراوان بۆ عملیاتم لێ کرد 175 کیلۆ بکە عملیاتم لێ کرد، دەیجێراوە لە لایفەکەش باسمان کرد و پۆستم لەسەری کرد. دەگوت داکو بابم پێیان دەگوتم نانی مەخۆ کەسەوە هەمێردت پێ ناکە، نابینانی بخۆی. دەگوت ئەمە نانمان هەبوو لە مارێ بەس نیان دەدامێ، مەسەد برنجێک دەلوان تێدەکردم دووبارە تێکردنەوە نەبوو، بش گریا بەمایە چەند جاری ینی تووڕە بوویمە و ئەو بوویمە لەسەر نانی. دەگوت سەمان هەبوو، نانیان تەڕ دەکرد کە بدە مەستایەکان، پێشوێ بدە مەستایەکان دەچوم ئەلەو نانم دەخوارد، پێشوێ بدە مەستایەکان چونکە برچیم بوو. داکو بابشم نانمان هەبوو بەس ناگو مەیخۆ مەسلحەتی ویان على اساس مەسلحەتی وی قسەی دەکەن بەس تێناگەن. لێکە ئەوانەی کە قەڵەون قەت پیامەری نانی مەخۆن چونکە ڕقی لێت دەبیتەوە،